کاکە شنکەر خربێ دەنگ و این موزیکیە میاولەتە کاکە شایان خربێ گیان کاکە بەهادین ئەرێ نەزانم دەنگ و گورانی مێلاتە یانە بەڕێزا جارتر خێرامای تا کرد و خێر بێت سەر شما قارو هەر پاسەم زاندەی ڕۆ جەهانی زبانی ئەڵاییە ئەو من حەزم کرد بەو خزمەتتا و ئیڕۆ تاپەنە پیرۆزبایی واچوونە و جەپاڵی چەنە بازێ و قسە کردبێ تاریخ و ڕوو زبانی ئەڵایی تاریخەکەش مزاندی جا بەنگلادێش و ئۆرژدا و دانیژوێ
سەر و مەسەلەی زوانی ئەڵایشە ئامێنە میڵان و بەرحاڵ پلیسی تەقەوە نەکردی و چاوەختۆ ئیتر ئیڕوە بە هەم بوونە و یاداوەری ئانەیە کە ئاجوانی ئادانژووی ئامەحەسڵێ ئەپاش شێوە درڕندانەت لێ بوونە و وێشاوە هەم ئانەمانەوە فەرامۆژ نەبووە هەمیش ئەساسەن مەسەلەی زوانی ئەڵایی ئیتر فرەتەر گنوبەر و چەما فرەتەر دیار بوو جارە مردم و دنیای ببوونەوانێ و دانشی فرەژ نەبێ سەروی مەسەلێ چەم و خەمائی هەرمانی بەفرەیی نەزانی بەڵام ئارۆ تەکنیکی ڕاش دێنەوە عیلمی ڕاش دێنە کە بە دەرەجیوی فرە مەژگی جمواناوە ساخت و مەژگی مواناوە مەسەڵەن کارشناسی و بەرحاڵ دکتۆری و تەکنیسیەنی و ئینی گرد سراسەر و دنیایانە دەست شادان دەست و ئەنترینەوە بە کەڵکبەردەی بە تایبەت کامپیوتری ئینتەرنەتی و کامپیوتری وتاقانم زاندێکە دەروون مەژگ مواناوە دلی مەژگی ئەسەن ساختمان و مەژگی مواناوە یو چاخاڵا کە بەرجەستینە ئانەکە جارجار قسەی بەرەو سەر و ئانەیە ئایا ئێمە پێسە بەشەری زوانەکەمان هەرجا چاڕۆ دەستپەنەکەڕۆ کە مەسەڵەن مامانە دۆن و ماو ئەڵات دۆن و ماو چاسەر و سەعاتە ئەوەڵیۆ دەستپەنەکەڕۆ یا ئانە هینە زووتەری ئێمە خەریکی فێربیێ بین وارتر چانێت ینی دۆرانی منە لەمەوە ئەڵێچەنە ئێمە قسەی ئەژنەویێنێ و بە حاڵ فێری بینمێ دەلیلێ چێشەنە ئێمە قوڵی باوەم لارە ئاگە ماچە یاگی سەرسەرمەنەیەن کابرێوی گۆرەی تەحسیلکردەی مەسەڵەن فڵانەی یاگەی تا گەرەکش بۆ زوانێ و تەرفێر بوو فرەش بەنەمشوو کەچی زارۆڵە ئانە مەبەر و دەستکەر و بابە و تاتەوە ئەڵا و ماما و بەرحاڵ فریشا شونۆ ساڵی گەرە زوانەکەی بزانە یاگی سەرسەرمەیەنە خاصە سڕمەنەیەنە خاصە ئیزاوڵە ئەگەر هەر پی یەک ساڵە پیشش مانگە یاوان پی وەزیەتە یاوەڵتەریش بیان بەر هەڵی ناڵای منەن تاقیق قسەکەر بەڵام تاقیق جوابی تەمامش دۆوە بەڵام ئاچێوە کە دیارە ئانەکە علمەکە پاسە عەرزم کردی دێ ئارۆ ئاشنایەتی فرەژ هەن سەر و ئانەیە کە مەژ چەنی هەرمانەکە ئارە تاقیقی باس کەرا ڤەڵتەریش کریێنی باسی تازینێنی لە حەزور و شمۆ بەڵامتی یاداوەریە باس کەرۆ ماچوو ئاخانە یاگی بەسەواسمێ شانە هەنگ خانە جە مەژگەنە یاگی کە زوانی ئەڵاییش ملوونە ئانە تایبەتە هەر پێ زوانی ئەڵایی ئانە زوانی و تەرش مەلوونە ئەجا چیوی دیاریش پێینەی نەشە داندەسۆ چەنی یابێنی پێ قەناعەتیە فرۆ جارە هەر جا ئوروپانە بە تایبەت هینی فرینی کارگەری ئیلا ئۆلای فرینی کە مەیا مەسەڵەن پێ نمونەی باس بسە یاگی بسە سوێدی بە تایبەت شونە و جەنگی دووەمی جەهانیەرە کە ئوروپا کاولبی کرێکاری فری ئامێنە سوێد نوێشتەکەش ئانی ئامێنە سوێدی سا ئانی مەسەڵەن چاوەتۆ تا بە ئارۆ ئیتر باشوورە نەماچە تەقاویتی بینی یاوسە ئێرانە نەماچە بازن شەستی بینی فرۆ ئی بازن شەستا ئینەی یاگانە وەی کریا و ئەجاتە ئینسانی پێسە من یاوا پیری معموڵەن مەژگش ئێتر ملۆ چێوش ویرمشاوە و کۆنی باو ماچا مەژگەکە تیکە قۆمیاش قۆمیەوەنە ئاچێگەچەنە لوێنێ جا بە قسەی سەر ئینسان ژیریە چێگەچەن لوێنێ مەیا فرۆ ئی پەناهێندا یا فرۆ ئی کرێکارە ئاوەختیە ئارۆ مشکل سازێنی مشکلەشا وەشە کردینە تا هیزی گر سوێدی شەحاڵی بێ وەلی ئیسەکەم کەم خەریکردن گرد لوێنێ سەر زوانەکە و دۆرە و زاڕۆڵەییشە زوانە ئەسڵیەکە و وشە زوانی ئەڵایی یعنی وەختی مەژگەکە دەستکردن بە وڕایی بە کۆنەبیەی بە بێکار کۆتەی
فرۆ یاگاوە بیکار کۆتەن بەڵام ئی یانە و زوانە ئەڵایەکەی تایبەتیا و هەرمانە کەرویت امیدوارە ناشمە بە 100 ساڵ زیاتر ئەمر کردی و نەگەندێ ئاوارەگی و زوانێ تری بەرحاڵ مەجبوری نەبی دیقەمەکە خۆی و زوان فێرۆ بەڵام نەک بە مەجبوری و بەرحاڵ ئانە ئجا بەڕێزا پاڵ و ئی هێنیانە پاڵ و ئی تەبریگواتەیەنە ئی مەبارەک باڵیەنە ڕاستەکەش حەز کرد و شێوێژ باش و ئاجانەکە ئارۆ زوانی ئەلایی بێ من ئەچی یاگەنەکەی سە بەرابەر و جەنابی تاوامەدرانارەوە قسەی کەرو جا تەلەڤیزیۆنەکە سەر و ئینترنێتی و ئەژنەوێنێ یا جەسایتەکانە ئەژنەوێنێ کە مەسەڵەن باس و ئاروی کریو باس و ئاروی کردیۆ بەداخۆ بە 100 داخێوە من باسی وەشم کەم ئەژنیە شنو خبرا ئەفرینیۆ بێنێ و سەرم لا ڕووداوی و بەرشی ڕووداوەنە برادەرێ و ئەچی مەملەکەت و منۆپەی ئاگەی قسەی کەرێ قسە شاچەنی کرد ڕاستەکێژ قسەکی تەمامی نەبێنی قسەکی هەر بەزینێ نەدرێ چوار چێوەیە کە ئێمە جەباری سیاسی چۆ گرفتمە هەن دانی کەم فرەش پێنەر 100 ساڵن ملت و کوردی سیاست کەڕۆ سیاست کەڕۆ یانە وژ ئێرشدان و یانە مەخلوقی جارجار تەقنانەوە و بەرحاڵ ئاوارەگی و دەربە دەری و ئەنفال و هەڵەبجە و 1001 بەزمی ئامێنم لوی ملەتێرە ئینە واچمێ فرە نەواچمێ واچمێ 100 ساڵێ یا عەمرو من چاوەتۆ کە پارتی و ئاڵێ دەربنی خانە پێدابیە شوێعی 50 ساڵێ 50 وردێ چاوەختۆ ئینە بە گەرمتر پارتایەتی کەڕۆ حەزبایەتی کەڕۆ ئی ملەتە دۆڕە قازی محەممەدی وانیشە بامدرا بەڕێزا جە سیاسەتەکەنە هەڵای هەر ئەجۆ ڕۆ ئەوەڵیا هەر ئەجۆ ئاڕوەنە دەربینی خان دەست شاپە نەکرد ئەی خاسا ئەی مدرنیتەوە ئەی خاسا ئی وەرکۆتەیەوە ئەی خاسا ئی تکنیکەوە ئەی خاسا ئی دانشگا و ئی شارەزا ئەی فڵانوینشا دەخۆ ڕاستە دژمنەکەی نمازە کەمتر ملەتی واپسە کوردی چواردۆرش تنیا بوو بە دژمناش بە تاران و ئانکارا و بەغا و دمەشق و بە حاڵ یاگاتەریش بەڵام تەنیا خەتاوە ئیشان یەنە بە دەرەجیوی فرە خەتاو ڕۆشنڤیرا کوردی چەند ڕۆشنڤیرێک نامێ سەروی قەناتێ بابا فرە و جارە جمهوری ئیسلامی حەز کەرەوە ئێمە بزنەوە شارەکانە حکوومەت و ئەباس و عێراقی سعید ئەیدمانەی عەبادی چا حەز کەرەوە ئێمە بزنەوە شارەکانە تورکیا حەز کەرەوە ئێمە بزنەوە شارەکانە چون زنیێمێشەوە شارەکانە بە زۆر چەکش کردی مێنە شانە دە ئیتر بیمی بە شەریکی ویش بەڵام زەعیفتر ئاو دەست شەمل و اقتصاد و مەملەکەتەکەیێرە مەسەن پێی نمونەیە مەڵێ ئەگەر ئابادان شاو نەبیە دەسەوە نۆتێکی کرماشانیشان نەبیە دەسەوە ئەرێ بابا ئاخوندی کەی دەرەقەتوی گرد لە مەخلوقی ئین ئانەشا گرد دەسەوە و پانەیە هەن و برەشا و هەرزان و فڵان و مەخلوقی قوت و مەخلوقی شاگرتە چنگ و کیانەشاجە دەی باشە ئی حاڵەتە هەر جۆری و حەسیبش کەری هەر جۆری و باری حەسیبش کەری منی بێ نۆتی بێ دەسەڵاتی بێ تفەنگی بێ فیشەکی بێ کارخانەی بێ فڵانی وەتی ملوسەر و کەشیوی بەراورد و ئەرتەشی وێ مدرووە ڕاستەکەش هەربا ئیمانم قایم بۆ فرە و جارە فرە چێوێ یاردیدەری من نییەنێ بەڵام پێی نمونەش چەند ماوە دیارە ئێرانی و کە ئارۆ لبنانە نەوەش حەسێبا و سووریەنە هەر وش حەسێبا و مەزانەوە و چووارۆ لای یەمەنی چاجەر وش حەسێبا دەستی سۆ یاگانە هەن و ئارۆ مەترەحا جمهوری ئیسلامی و عناسوریش و لەشکرش ڕاستەگەرەکەن تارانە نەفرە زەعیفە تارانە لە لەرزش منیشۆوەنە وەختێ و 4 نەفەر دەروێشی گونابادی یا گەناوایی مزیانە خیابان و مەسەڵ هەر دەرویشێکە قاڵ بگویتشانە
نباس اقتصادي كراو نباس شورش وانقلابي كراو فلان حتى اني درزج من مرابن خانمي وكناتشي وجوانا محصله كملو سر قفصي وكهرباء ودلي خياباني سر بوشكش زو سر تشوي او جماعتي بج دوري با دورج جمهوري اسلامي درس كرو وانا شفر لا وقرص ترى تا صلمو شكيش بنيا بو ساراو دير زورينا يعني اي دولتي هين شاهن اي دولتي نقطة ضعف شاهن اي نقطة ضعف شاه ده هرين لا سركيش هانا ديان ما مارج هر باقليش كش قرتني هر بعد خد سوباجنيا ترتري هنج هر بعد ناقوني ترتري كني پنجش ماري هم ماروه مار مزوكيا شاملنا مار هر بیچ مامزانی ماشا سرش بان نکریو ما کشیو ایدولتی چه چاملی نیتر چاگه که مرکز شانه چه ضعیفینی شا تارانی مارا و نوتکی آبادانی بار شاپا نکرید زنیشه ایده چه هر عینو چی بینی ایجا من بین مسئله کرسانی جا كرساننا إيمك إي حالتك يخيش قرتين هميشه وقتی مريم خراب جواب مثلا سجا كرسان باشوري نتاهيزي باسو جاي ما باسو استقلالي بإسكا كبين زكاياتي شني عبادي مسابقا كابرالوان وش كان ديت كلام بحسبكو نوري مالكي سلام ما لا نشش بتشش اجا ای سیاسته لا مثلا برخورد بزوانی شو برزا هر همان چیوا کونن آرو ابرادر آرد قصی کری باچی داری هر جوالا ماشو مکتبی زور نوسیوا وقت دستش که با شرح سرو مثلا زوانی ماشو من زوان زانن او با آردش سرو سویدی ماشو سویدن تنیا یک زوانی رسمی هن لی برزا ایتر خو قسم القرآن در دمورو بلام اینا کتیبی و اپیش کلام اینا دویزارین کتیبی خلقی ماروهین کرو مرمانو اینا کتیبو بنامه ماچو زوان و یگانگی زوان و یکانگی زوان و آوات فری حالت کاش فری زوانی کس صاحب کشش پروفسور هنا استندالا استاد دانشگاه سوئدي أنا اكتب دانشجاه كان برز اكتب دانشجاه كان دانشجاه كي سوئدي كمحصلي بابا دانشجوي بابا زوان شناسي يكتب يوم وانا عزيزك چی كتبنا أبرادر واشي يك زواني الرسمي هن چی كتبنا جا صفحة وصلوا چلو يكينا ما چو باسو شوراو اروپای کرو ماچو شورا و اروپای جا سال 1992 ینه برحال نوشتی وجدا و بریاری وجدا و کنیون شونی وجدا برو باسو آنی شکر که زوان کمینی پا مانا ناکا کمینی پا مانا که نیانی دا صلاتنه مثلا كنت جاء إيران حسب كريم وكنا ترك فرهين بو ترك فرتر بو تا فارس بلام دي زواني فارسي چوني نادا صلاتنا كمينة مجمريو بلام تركي كمينة مجمريو چا چوار چوان ما شو جا سالو 92 ينك شورا أوروباي كزياتر جاء اوي نزيك بتشل دولتا اندامشني إبرياشة دا كمشو زوانا كمينكي باريزياو وشرح دا زوانا كمينكي كامل ماش أنا بيش كلام عرضم كردي زوانا كمينكي زوانا نيكا نيني دا صلاتنا إجا ماشو السويد أو جا نودونا أبريال ديال ماشو السويد جا نودونونا يعني جد حص على دماء أنا بريار ملو ومجلس السويدي بريار ملو مشو بيانية كشورا أوروباي دان مشو إيمش تطبيقش كرمي وشاقنا ما هين كرا باسو زوانا كمينا مطرح بوجه السويدان
ئەچێگەنە من نووسێنم 5 دانە زوانی 5 دانە زوانی کە سامیە، فینلاندیە، مێنەلیکیە، ڕۆمانیە ئۆ جددیشە ئینێ بە ڕسمیەت بە فەرمی مژناسیە بە چ معنە ماچە هەنێ مژیوە وجودشە هەن زوانێ کەمینەیەنی زوانێنی کردنیەنی دەسەڵاتەنە زوانێ هەن پەرش ماچە زوانی سوئیدی ئانە پەرە سوئیدی وشە ماچە ڕیکس یعنی زوانە سەراسەریەکە ئینە ئی زوانە سەراسەریە هەن بەڵام ئەوێ چێ فەرمیێنێ دڵانشان نریان پورە کە وجود شا هەن بەشێشان لۆکاڵیێنێ یعنی باشمێ هەر یەری چوار دەگێنە هەنێ منتەقەی وەنە هەنێ بەشێشا سەراسەریێنێ چەنی سەراسەری سەراسەر و مەملەکەتەکەی نانێ بسن ئین و ڕۆمەکاک ئەنە کەیمە ماچ پێشا پەرەقەرەچی سەراسەر و سوئیدیانە هەنێ چی چون ڕوومەکەی سەراسەر و سوئیدیانە هەنێ خولیاوە یا هەنوو جوولەکەکە سەراسەر و سوئیدیانە هەنێ نییەنێ یەک منتەقەنە بەڵام سامیەکەینە یەک منتەقەنە زوانی هۆرامی تا هیزی مەسەن پێ حەسابە تا هیزی لۆکاڵی بێ منتەقەیی بێ و هەر هۆرامانە نەبێ بەڵام چاوە تۆ کە هۆرامان کابلکریا دەگاکێش ئەو مەخلۆقەکە ئاوارە بی ئیسە هۆلیریشەنە هۆرامیە هەنێ و کەرکووکەنە هەیج هەنێ و سلێمانیەنە هەنێ و ئەڵەبجە و سەراسەر و کورسانیەنە تەلا بەغای یعنی هەر یاگێ و کورد لەوانێ چی هەنێ ئینە ئیتر بەشەر و دنیای مێ چێشکەڕەوە عەزیزا مێ جواب بوو بەشەری مرۆڤە جوار و گرفتا بەشەری مرۆڤە بەشەر و دنیای پێسە مەزهبی بەرخورد مەکەرەوە بە مەسائدی کە بابا تۆ ئی دنیاتە قەڵ مەکەرەوە هەر جەرگ و وز شوارە باشتی ناچۆ دنیا جواب و مەسائدی مرۆڤە کە وەختی زوانی و هەن ئینا یاگیوەنە ئینا دەریوەنە ئینا بین و دوی یەری چوار دەگایانە هەن وجودش هەن دەی مشو ئینە باچی هەن ئینە مەکری و خاکش دەی پورۆ مەکری و هەڕە ساوی دەمشەرەوە مەکری و قنی کنیش مشو باچی هەن دەی زوانێ و بەڕێزا کە سەراسەر و مەملەکەتی ویاهان هەر شاری ویوش چەنەن دوێش چەنەنێ خانەوادەی وش چەنەن بە هەن ئەیتر خاسا خراپە هەن دەمشو دڵانش بنیە پۆرە لەتی بوو کرماشانی و لەتی بوو سلێمانی و هۆلێری هۆرامێنێ دەی کابرا هەر شارای شارەوە تاکەی شاریۆ بەڕێزا زوان بە بێ ئینسانەکە هیچ معنا مەڵۆ ئەنە نییە کەسما شەڕمان جەنگمانیا سەرۆ ئەوێستایی کەس نەمەنە نارۆ ئەوێستایی قسەی کەرەوە بەڵام وەختی هۆرامانە ژەنی ئاروج ئێشەویش هەر ئاروێرە گازاوڵک هەر ئی لەحزە زاوڵەکەش هۆرامیانە لاونۆ دەی بێ ئینسافیە دەی سیاسەتی قەڵبا دەی سیاسەتی نائینسانیە تۆ ئینێ هەر شاریۆ بەڵام چێشکەری بەڕێزا دەست و هەر پاسە عەرزمان کردی چوارچێوە و سیاسەتیەنە ئێمە فرە و جارێ هەر بە کتریە سیاوەکێ و ساچمەزەنەکەی و کەشەکەی گەرەکمانە هەرمانەوە ئەمریکای کەرمێ هەرمان بە حابلمی گژێ ئەمریکایەرۆ یا گژێ قێخاکە ئەمریکایەرە دەیما کردیۆ ئاروی تکنیک یاوان یاگەوتە تۆ چێوی تەرڵ گەرەکە بەرخوردی و تەرکە مشو کەری بە مەسایدی دەی سەر و زوانیچ ئەینە خۆ کابرای کتێبشە پێی من نەنویسن ئی کتێبشە ئجا ئابرادەرە کە قسەکەری یەخی سویسی چش گرتە واچێ نانە چەمەزانە حاڵیشان یا زوان شاحاڵی نییە ئەنا سویسیش پاسنە نییە کاکە سویدیش چامنەوە هندوستانیش چامنەوە چینیش چامنەوە ئەمریکا و کانادایش چامنێنەوە ئەوڵا ئانگۆلا ئەفریقانە چامنەنە حاڵیش زیمبێ ئەنگۆلا نمونەوی فرەوەشە کۆلۆنی بی یعنی ئەستعمار بێ وەتو ئینگلیسی ئاسش جیا ئینگلیسی چاکەر بە زوانی سەراسەری ئەو نو زوانی تەری چاویشا بینیشە هەشت بینی یانو ئانیشا بەکارباردی بە ڕسمیە دەژناسێشا و یاگێ وەختی مەخلوقی هەن دێتە تۆ مشو کەریتر مشو کەریشتر نەکەری بێ حرمەتی کەری بە مەخلوقەکەی
ئێمە نامێنمێ جە سلێمانی و جە هۆلیر و جەمان و جە یاگە تارانە پێێت و کەڵاس بنیە منە بەڵام تو زۆرکردنەوە ئێمە مێ کەڵاسمان پێ منیە جە زوانمانە دەی من مدعیە تۆ پێسە من حاڵی نییە جە زوانی حتا جە زوانەکە وجد ئەی چی وازنماری گەڕێکی شنەی برشی مەپە بەرحاڵ ئی برادەرە ئاپیش کڵەبێ سەرمێش نایدێ وەلیدەی گرفتەکەمان ناچاگە ئەڵبەتە من باس و ڕۆشنبیراکەر و گۆژ بەختانە ڕۆشنبیری کوردیج هەنێ کوردیج هەنێ سۆرانی هەنێ ئەلان ئەنیشا کە دانشگاکانە دەرزوانە پێگەنە ئەوروپانە و کانادانە وەش مەیانە مێڵان و وەش یانە عیلمی بەرخورد کرا کابراکە ئاگە قیمەت ژیانە پێ عیلمیتر مەتا ئەو پشتی هۆرکەرەوە و گەرگش بۆ بە هەوانتە چێوێ هێنێ کرد بەڵام دەی سیاست و کوردی فرۆ جارە نییە دەست و ئانی شاشۆ کە ڕۆشنێنی یان دەست و ئانی شاشۆ کە ئازێنێ دڕێنی بەرحاڵ پیاکوشا و ئاپی تەرتیبە هەڵێزیم بێت ئانانە من کۆمنتەکیم نەڵگێ ئەسکەر و چەمەش خشن و پورە بابزان و کە تەها ماچۆ قسمەت و ئەخیش ماچوو باس و ئانەی چەکەرە کە تەمام و زوانەکە دنیایش پێشان بە زوان و وشا بووانە جەسوێدنە بەڵاری وەڵا بە جەسوێدنە پێشان هەر ئەچی پڕ تەنیا سوێد نیە ئارۆ سابێ جە فەیسبووکەنە مەطلبی ئەوم چەمپەنە کۆت ماچۆ خەڵک و کوبانی جە ئینگلیسەنە لەندەنە بە زوان و ئایشان وانە خەڵک و کوبانی جە لەندەنە بە زمانی ئایشان وانە کەچی مەخلوق و تەوێڵی و بیارێ سێ سەر و سیاسی ئام منتەقەیە هەقشانیا بە زوان وشە بوونە کە ئەدێتانە غەڵەتە کاکە هاواتەنە سۆران زوانەوە بەس نا دەیانە کابرا نا سۆران زوانێ بە زوانەوە بەس نییە ئەفغانستانن ئۆزبەکی ڕەسمیە دەری فارسیەکە ڕەسمیە پەشتوو ڕەسمیە دیێرێتەری جەنێ ترکمەنی ڕەسمیە ئەچاش نزیک بە پەنجی هەنێ ڕەسمیێنێ فەرمیێنێ دڵانشانی یاپۆنە وجود شاهەن ئەو هەرمانەشا پێکرا دەبا بە هیچ کاس هیچ یاگە پسە ئی منتەقۆلا ئێمە نییە ئەرزم بۆ خزمەتتانە دێتە وەڵام کۆمنتەکەی دەستا وەش بۆ کەمتان نوویسێنێ ئەنا منی جوابم دێوە ئومیدوارەنە سەرم نەیشنێبی دێ ئاڕۆژ خراپ نییە بەڕێزا باسی و هینیشکەرمێ بە ئێمە هەرچەند ئینەکەمان بە گۆرانی دەستپەنە کرد بەڵام ڕاستەڵگەرەکەنە چاوە تۆ تەقەنجە تەقە گریاگی بۆ تەقە گریاگی وە گولە چون تەنانە دارۆ بەشەر یاوان ئاگە ماچووە بە حیوانەکایش مەکوشە میلیۆکەی ئێر مەڵێ ئەی ئینێ ئامێجە منتەقەوە ئێمەنە ئەی ئێرشا کردەوە ئەی بکێش بکێشەوە بە بڕ بە بڕەو ئەینە ڕاستەگەرەکەنە دەردەوە ئەفرینی منی جەر پێسەشمە وەرە ماڵ ئینا ناشتنی و ناڕەحەتە ناو خەبەراتی هەنی هەمێڵ کەروکە بە ئاسانی قەیرانە بە ئاسان سەر و ئامەخلوقیەنە ڤێرۆ یانەوێرانی فرێما چەمپەنە کۆتەن گولە زەخمی بیێ و نەبەش بیێ و بێدەوا و دکتۆر کۆتەی گردی ماچەمپەنە کۆتەن سەختە و سەر و مەبارزەی سەر و ئازایەتی سەر و وێبەخشی و سەر و مەقاومەتی و سەر و بەبێ هیچ تەماعێوە بەرابەر و تانگ و تۆپاوە مدرای ڕاستەکێش ئا جوانێ ئا کناچێ ئا کوڕێ ئا خەڵکە ئا پیرێ بە عام ئا مردم و ئا ڕۆژاوای واچمێ هیچ ناسۆکە نەکەراش دەست شاوەش بوو ئافرین شاو بەڵام دەی دژمنەکەی زاڵمێنێ دژمنەکەی
دەسەڵاتدارێنێ دەسەڵاتدارێنێ بۆنانەوە گرچێ و شاهانێتە تۆ تەنیا دڵی ئازان نییە جەرگی محکەم نییە کە لازمە جەنگەنە تۆ بالاخەرە مانیەش دەی شەوێکی سراحەتی وەگەرەکە دەی خۆراکی ویچڵگەرەکە دەی وتی ویچڵگەرەکە دەی شەریکی ویچڵگەرەکە دەی هەزار و یەک چێوێ هەنێتر بەرحاڵ هەمێ کەرمێ هەمچا بە ئاسان ویێرۆ وە ڕەنج و وەشەویسە پارێزی و حەق وێشانە ماف وێشانە و هەم مەسەلی زوان و ئێمەچە جوابێ و گیرەوە بایتر ئێمە مەجبور نەبیمێ ساڵ بە ساڵ بێمێ ئێگە و هەر داوا کەرمێ و هەر یاگی وێمانە بێمێ کەسێکی نێ دەسەڵاتەنە بەرحاڵ شەریکی دەسەڵاتیێنێ مشی چڵاکیارە بەبا ئینە ئیتر قسەی منی قسە تاڵی نییەمێ ئینە علمە دانشە ئینە بەرکۆتەیە من وەختێ و مەژگم جۆرێ و خوڵقیان کە چەپلەر بوو تۆ ئیتر هەر بە گەرەکەڵ بوو کەریم و بەڕاستلەر بابا مەکری و من مەژگەکەم پاسە خوڵقیان من وەختی یانە و مەژگیم دڵی مەژگی منە پێی زوانی ئەلایم تایبەتیە دەیتر نائینسانیا تۆ زۆرم منە کەری باچی فاڕەش پەنە مەفاڕیۆ خۆمنێنم نەناپسانوش باوەڕە بۆ نامەوەی فەدایەتشەوەم نەنویسن شوونیش کە من هۆرامیەنە دەی هۆرامیەنە بیەنە ئامانی چا تۆ نەبینی من بیا ئەیسە فاڕان فاڕی دەی نە تۆ پەنەڵ کردی و نە من پەنەم کردی و فاڕیۆ دێ بە ئاژاوی کەمە بۆ خۆینە ئارە تۆ نەچڵاکێرە سەوای ڕۆژە بازار و علمیەنە تۆ مواخزە کریەی ئاوەتێتە کەس نییە ئیسلامەکە ماشا قیامەتەوە نەگەر ئارۆ خراپە کەس ساحبێت چوو سەر و پردەکیەوە پێستە پەنەکەرا و پاستە پەنەکەرا بەڵام دەی یەک حاڵەتی جەن تاریخی هەند ئاتاتورک کەس دانی خەرجمانی و فورە تۆ حەج کتێبێ منە مەبینی بێژگە جەماعەتێ و فاشیستی تورکی ماچە تا تەمامیە نەمەبینی ئانی چەکە کەرایتر پسە سەکتی میدانە وڵە مەیانە بزیانە بابا تۆ ئارۆ دەسەڵاتێەوە هەن خراپە و زوانی هۆرامی کەری سەوای ڕۆ هەر زارۆڵەکە و وێڵ هۆڵە گێڵەوە نە باوەڕ بۆ ڕەحەڵ چەنەڵ مەبیێڕۆ ئی چاڵی مەکەنە ئی زەحمەتیە نەبزە بەر پیا ئێمە نە بازێت چۆشونەوەیتر ئەمە دایتە چێژ باشوێ بەرحاڵە ئاروجە هەڵە بجێچێنە خەبەرتان من خەبەرم من حتمەش بەش و جەشمەش خەبەرتان هەن کە مەراسم گیریان سەر و ئی ڕۆیە ڕۆ جەهانی زوانی ئەلایی دەست شاوەش بۆ هەرمانی وەشی کەرە ئابڕێزیجە هەڵەبژەنە جە دەرونی چەنە هەر عین و چیوی جە وەرامان و واچمە ئۆیمی وەرامان و بەش و ڕۆژ هەڵاتی یا واچم بەش و ئێرانی چاگەی چە مەخلۆق واخەن جوانی بە حەشر کەرە یاگەشن یۆ دەستبۆشی شاوەنە کەرەوە هەم جوانەکی ئیریمی هەم ئۆیمی کە بە چنگی ئامێنە میڵان و بەبێ هیچ ئیمکاناتێ و کۆتی پارێزنای ئی زوانیە و ئی زوانە حتا ئاڵی مەنۆ زوان واڵیشان و حتا ئاڵی مەنۆ و ئۆمڵکەر و تا دنیا هەن ئاڵێکی مەنە جا با تاریفی و زوانیش دۆم خۆیسە قسەکەر هەر منە ناوشمە مەجال و قسەکردەی تانیە تاریفی و زوانیش دۆ بەڕێزە حافزی شیرازی و سعدی شیرازی لێ نەتەنیا فارسانە بەڵکە سەراسەر و مەملەکەتی ئیسلامیەنە ئازەربایجانەنە کە تورکینی و تورکیەنە کە تورکیە و هیزی کە تورکیە بێنی شەوە بیاردێ من شعرێ خەیامی مجەدەم و ئوم کولسومێ بە ئەژنەبیە یوتوبەنە بەڕێزە شعرە ئەساسەن یعنی ئەندیشیوی وەش
ینی ئەندیشی و دلی قاڵبی زوانی وەشیێنە ئا ملەتە کە صاحب و حافزە ئەو حافز ئاڵنەک وەش کەلامە غەیر ممکنە ڕەنگش نابووە سەر و لایە لایە و ژەنەکاوە وەت و زاوڵەکەشە ئەڵاکا وەت و زاوڵەکە لابنا جەهۆرامانەنە وەختی ئێمە بێسارانی هەن کە دۆرە وێشەنە بەرابەرا چەنی گۆرە گۆرەکە ئوروپایی ئەو قسەی وەششکردنی سەر و تەبیعەتی سەر و زەریفی سەر و ئانەیە کە چەنی زاوڵە دونی سەروانەیە کە چەنی ئێبراز و عەلاقەی کەری بەژەنێ ئەو چامای مۆلەوی هەن پی شیرین کەلامیەوە ئەو سەیدی هەن و بەدەیان بە هەزاران شاعرمانێ غەیری ممکنە ئینی تەسیشان نەبیە بۆ سەر و شێوە قسە کردە و مەخلوقی زوان و ئێمە بە توول و تاریخی ئامان ئەو زوانی وەشە من ئەماتم با تاریفشدە و ئێمە زوانەکەمە نەتەنیا ئاهەنگەکەش ئارام و وەشە کەلیمەکەیش وەشێنێ ئانی ئاگۆرانی کە وسم سەر هەرمەر هاوار بێ بە هاوارمەوە کاک عوسمانی واتە جاسڵەن شێرە و مێزاوڵقاری پاوەیەنە چاوەتەنە هاوار بیەن دەگاو هاواری چاکە هاواری کەرو مەگەر هاوار بێ فریایمۆ قسەی بەنە نزیک بە 100 ساڵا چێوەڵی کریێنە دێت و تەماشەکەری هەروش دلی فرە و شیعرانە یاگیش هەنە وەزنەنە دێتە حەیفە جیانێ کابرای کوتەک بەدەست یانێ بێ ئینێ ئیسفاڵە کەڕ و ئینەیە بەرە و مارەسەکاژ ئینەیە بەرە و کوجی کۆڵانەکەژ ئینەیە بەرە و جەیاگی وەنەکە ئارۆ قسەی کۆتینە دەست و لولا و تفەنگا قسەی کۆتینە دەست و داعشە ملت قرتنا فڵان کەرە بابە دەرمانە زوانی هۆرامی و ئەدەبیاتی هۆرامی و کولتوری هۆرامی پێی ئارامۆکردەی ئامەخلوقیە بەڕێزامەنی ناچی مەملەکەتەنە سوێ دژماچە سوێ زوۆن جەنگش نەدیان بە وێشۆ بەڵام بەلەخرە حاڵیش بیەن مزانۆ مردم جە تەلەڤیزیۆنە و جە میدیانە جەنگی دووری وینۆ پێی ئەوە سڕیەیانیشە پێی ئارامکردەیانیشە جیا چانەیە فرە و جارە ماچۆی فیلمە پێی زاوڵەی مەشی و ئینە پێی گۆرەی مەشی و ئینە پێی کەسی ناڕەحەتی دڵیش بۆ مەشی و هازار یەکچی ڕاهنماییاکەر و جەشەوەکە تەحتیڵیەکانە کەسی قسە وەشی شاعری شامار و منیورە چوار قسەی کەرا پێی مەخلوقی قسەی هەر قسەی نییەنە قسەیم تاوە ئێر کەرەوە قسەیم تاوە یانە کاول کەرەوە قسەیم تاوە ئارامشیش دویتر مەگەر ئارو مەخلوق و زوم لوپەی لە ڕەوانشناسی خۆ بە تێڵێ منیشا ملشارە خاسی شاکەرە دوونایشا دوونە تا بە شێوی ژیرانە و عالمانە و عیلمیانە دووناش شێرێ مۆلەوی گر عیلمی و گر عالمانێنێ گر ژیرانێنێ توینا یاگی وەنیشتە نێرە یانی منە نیشتە نێرە بەرۆ گێڵنۆت بێسارانی سەیدی بەرا گێڵنات سنە زەڕەنە نابوو لوابی سەفەر ئومیدوارە ئەڵبەتە هەر بووش ئینانە نییە کە ئێمە چوون هەنمەی قساکردن سەوای قسەی خاستەر و ڕێکوپێکتەر کردە کەسان ئێمە یاشون یێرە ئەسان پەنەشانەکەیتە تو نەتاوی واچی ئونە ئانەنە و ئانەنە کامپیوترەوەنەکەەوە قاڵ واچی هۆرامی زوان نییە بڵنگوی وەنەڵمێوە دەسێ میدوارە ئاجەماعەتە کە کار و شاپەنەکردی و با کەراش با کەراش
ای حزبی ئاسمان و نامێنی ای حزبی هەر زمینە نەوەشی بی ناوەڕا لێ هەو شاڕوشکنەوە بەرەشاوە یاگی وشە تەماشەکەی ئاچی هەر پرسنە ئێمە باوەڕ تابووم ئەگە من دەسەڵاتم بیە حتما کەڵاسی کوردی نییە نێرە پێی مەخلوق و سلێمانی و پێی هۆلێری دەیانا بەداخۆ ئایشا هەمشە داچمان مەکراوە نانی جەموچیشی ماپە نەکەرا بەنزیکە و 1000 ساڵە ئەرێ بەنزیک و 1000 ساڵە تورکی منتەقەی منە حاکمی بی تاریخ باس کەرەوە ئی ترکی خەلیفەکی بەغڵای جەدۆرانی وەنە پێی چاشتکردەی و کیارکردەی و خەیار فەراهەمکردەی و شۆدگرتەی و مازنیای و پێدری ئاشپەزخانەی بەردەشاراک چاگە جەماعەتیشا ئالپتەکین و سەبکتەکین دلێ دەربار و خەلیفەکە ئاوەختیانە عەباسیانە ئەمەویانە بیێ بەدەسەڵات وەزیر و وەزیر وەزارەت چاگرتەوە چی؟ چون زانێ قەند چن ناو چن مستنی و واردی چەنی من یۆرە و بە هەڵ سیاسەت بە شێو ژینە نێتر ئەچی تەریخۆ بیێ گۆری بیێ بە وەزیر و وەزیر و دەسەڵات چاگرت ئێتە هەر جەدۆرە و سەلجوقیاوە ئینێ دەسەڵاتن ماوی توولانی هەر بووی شاوچامای شیع و سنی شاچەنە وەش بی عوسمانی و ئێرانی شاچەنە وەشی بیێ سەفە بیێ و کێشی وەشی کردێتر لە منتەقای من ئێجا باسەکەم ناورد بیری چمشی هەست کرد ئیمام موسا جەلال چێ بیێواتش ئانەبی ئەچانە بێ کاس بێ ئەماوە بیرم ئەچی کتیب و بێسارانیەنە کە شکۆڵێ و کە مامۆسا ئەنوەر سڵتانی خەڵک و بووکانیا تەشریفشی ناجە بەریتانیانە ئەجۆم لەندەنە نملیشۆرە کاکە ئەنوەری کتێب گێڵان دلێ کتێبخانە ئەوروپایەنە لەندەنیەنە جۆم و تەماشا کەرەوە دلێ مەجموعێ و نویسایە دەستنویسایە بەیازە فارسیەنە هێنێ هەن نوشتێ هەن هۆرامیانە یا گۆرانیە بەنامی کەشکۆڵ و گۆرانی دلێ ئەنێنە شێری ئەکسەر و شێعرەکانی بێسارانیەنێ بەڵام جەپاڵی چێنە نزیک بە 35 شعری شاعراتەری چنە شاعرژان هەر یەک شعرەش هەنە هەنەچا ئۆسایانی چنە شعرەکی یو چا شاعرا کە چا گە نامیژە ئامان یوسۆ ئاسکەن یوسۆ ئاسکە شاعری بەرجەستەن و پاسە جە شعراشەنە بەرگن و سەرۆزەمانی بی زیندانی وش بە وش هۆدیە دیارە شعرەکەی مەواچۆ چی کۆتن زیندان بەڵام جە زیندانەکەنە ماچۆ ئینانە زیندانەنە و گێرە داوا و بەخششی چکەرە دۆرە و دەسەڵات و ئەردەڵانان وەک کریۆ باشمە دۆرە و دەسەڵات و خان ئەحمەڵخانی ئەردەڵانیە خان ئەحمەڵخانی ئەردەڵان کوڕ و هەڵۆخانی ئەردەڵانیە هەڵۆخانی ئەردەڵان ئینی مەرکزە هۆرامان بوو ئەیا وشا خەڵکو کام دەگەێنێ فڵان چی چامە نیان دەسۆ بەڵام تێکەڵی بگەێنێ چەندی هۆرامیە هەڵۆخان جە کوردەواریەنە
والله ڕەحەت کردیواچی تەنیا کەسی بیان کە ئیدعا و پادشایەتیش کردن تاریخ و مردووقیانە هەن باس کرد هەڵۆ خان بۆنەوە ئی ئیدعایشەوە داوا کرد و مزگیێنە خوتبە بڵا بە نامێشەوە چنی ئینێ بە حاڵ بە درۆ و دەلەسەوە بەگەڕێ گێراش و چامای کوڕەکەش زایە گەیشت خان ئەحمەد خانی خان ئەحمەد خان ئەچا وەختانە دەسەڵاتی ئێرانی چوار ئەیالەتیش بە یوشا خوزستانە و یوشا خۆراسانە و یوشا تەبەرستانە و یوچا کوردستانە کوردستان مەرکەزەکەش دینەوەرە لا هەمەڵانی یعنی وەقت دینەوەر بیان مەرکەزشا حتمما چۆلاتەری چۆ چێوە بیان هەستەر وێگەیە بیان ئی خان ئەحمەد خانە جەگرتەی بەغایەنە بیان دەستش بیان و تافرە و یاگا بیانیت بە حاڵ ئەیالەت و کوردستانی دەست و ئەردەڵاناوە بیان و ئاڵێ بینیشکەرە ئینە ئیجا ئەردەڵانی ئینێ چەنی سەفەویە ئینێ چەنی بەشەوە ئێرانی چۆ لای چۆ بابانینی ئینێ چەنی بەشە عوسمانیە یعنی ئانەکە ئێران دۆرە و سەفەویە شا ئیسماعیلی سەفەوی بی بە شیعە خۆ ئێران گرسنی بێتر بی بە شیعە بە شمشیر کردیشا بە شیعە ئا بەشە کە مەنەنەوە پانەوارانە ئێرانە و نەبیان بە شیعە ئەنا عوسمانیان ناسن بۆ بە شیعە ئەنا شا ئیسماعیل ئایشاش کردی بە شیعە بەرحاڵ بەین و عوسمانیا و سەفەویانە دوێت دەسەڵاتی گۆرینی کێشە بیان پێسە باشن بین و رووسیە و غەربیانە کێشن بین و کۆگۆکۆگەیانە باقیەکە گریون چاوەتەنە کێشە بیان ئینە شان شاپای هەنترینی بڵان یو چا داستانە چنی وەشەکرێنە ئالا لە حەساب ئانە یۆسۆ ئاسکە گیریان و کۆتەنە نەزیندان ئانە خان ئەحمەد خانی بسەنە نەزیندان جا چیش بسەنە نەزیندان بۆنەوە ئانەیۆ خان ئەحمەد خان یۆسۆ ئاسکە دڵش خانمە و خان ئەحمەد خانیۆ داستانی فرە قەڵب ئێجا خۆ پینەچۆ نەمدرێنێ خان ئەحمەد خان یۆسۆ ئاسکەی مارۆ منیوش دیوار ئەتر چینی و منیۆ ماچۆ ئاغەمەم کوژە و چینی دووەم مامەم ئاغەمەم کوژە و جوانم و فڵانە داستانی شەری ئەچینی تا ئاخر سەری تر میاوە لا بەرەودەمیش دژمانی ئەومە بە خان ئەحمەد خانی ماچۆ کوشەم بەڕێزا خان ئەحمەد خانی و کوڕ و هەڵۆخانیا و زەما و شا عەباسیا واڵی شا عەباسی جەنیشن خانمی کە ئێدی پاسە کرا ئینە ئێڵنە بەغڵاش گرتن و ئینە دەسەڵاتی وی چام نەبیێنە ئێڵنە قەڵبەزدان بۆ بێ بری شۆرە باشقە و ژەنەکی وژ ماشقە و ژەنەکی وژ بار و بنیوش دیوار و دیار و مەخلوقی و باز و دژمانی بڵۆیژن یە حەکێتی لا هارگێنی حەکێتی ئینسانی حەکێتی عوسمانیانی بسین سەر دەم و بابانا و بابانی بسن شاسەر و جەماعەتی و ئەدیبا بە حەساب لا ئێمە ئەنا چیم نەما بوونجی ئیسە جە سلێمانیێنە ڕاستەکیش ئی مەژگە خەریکە حکوومەت کەڕۆ ئی نەفەسی خەریکە حکوومەت کەڕۆ ئەو خەریکێنێ داخی کۆنێ بابانە جە ئێمەی سەر بە ئەردەڵانامسانە من جا ئەردەڵانە وەڵام فەقەت یوشا بیرمە البته بین دری کۆمەڵێن بین کایۆسۆی ئەردەڵانی ئەوتە دکتۆر ئەردەڵانی دکتۆر ئەردەڵان بەڕێزەبی تەلەفۆنش کە تا چێوەڵ نەتاوان جواب بدەوە ئێمە ئەردەڵانی بینمێ و ئێمە داسنیە بێبیمێ و ئێمە چینیە بێبیمێ و ئێمە هەرچی بێ بەبا ئاروو مردمێمان مێ نامێ چاگێ مردم و ئاروویانمێ حقوق و بەشەریش ماوانان و زانان مزانمێچ پێسە تۆش مەواچ و خاستر بە هەرواش و پێسە تۆ دوێنمێ مەدرسە و
جبر ماوانان و مسلسات ماوانان و ریاضیات ماوانان و فلسفه ماوانان و سیاستی شما کردن ماتریالیسم ماوانان و هیچ ماوانان بابا تو حج جائمه زیاتر نییە هیچ دلیلی بێ چش نییە ئێمە بە هەزار شاعرێ هەردماوە تۆ بیمە تۆ بە چوار شاعری کۆتەبی بەڵێ ئێمە چی بچام لەسەری کردی بنابراین با نەبوو با نەگرن مشکات و شکات کاری با من چی ماوەە مەسەلێ سەر بە عەفرینی مەطلبێ بە ئینگلیسی نویس ئەڵبەتە بە سوێدی نویسم و جامعه گوگل ترجمه کردو با یاردی زاوڵەکە کردما بە ئینگلیسی و کاسم پێی جەماعەتی بیت پێی جەماعەتی چەندشە کاسم پێی ئۆبامای و پێی ئۆپرای و پێی کی و پێیکی بە عەفرین خەریکە سۆچای سۆچ و چاگە عەفرین کەژ نییە بیابان نییە جەنگەڵ نییە ئەفرین شارە و زاوڵش چننی پیرش چننی بە کۆتیش چننی جوانی بە ئاواتش چننی با سەرۆ بێتە مەکردی چیر و بەربێرە پێی بازی ڕۆژنامام کیاس با نەگرمێ ئا حاڵەتی چ شکات و هەمساکامان کەرمێ خۆ دیارە کابرا ماچۆ کلیکیوە سەردا تاکەی و مەطلبەکەی کیان و پێلا فڵانی پێ بابان دەتە بەڕێزا وەڵام نایدێم جارێکتر ڕۆ ئاروتا پیرۆز بوو عەرزم بۆ خزمەتتانە ئەو داوای شتاوە نەکرد و بنویسدێ بە هۆرامیانە بنویسدێ باوەڕ تا بۆ ئەڵبەتە سەختە قبولیش کرد و من چیڕوانە فکر و برادری بێن برادرمان چە نەقاشە تلفۆنی قسم کردێ زوو بەستەر و ئاقەتی ئەرێ تو چی نمەی نەقاشی کردین و نەقاشی کچی منە نەقاتم توش بەزمەکۆ من کەس قسەش گن و قسەی چەنیشمان چوو بنویسە شعری منویسی مەطلب بنویسە مەطلب منویسی چێوتەر بنویسە بەڵام بەڕاستی بۆ شەویسە هەم دەردە و ئاروی وەرە و هەم دەردە و سەوای هەم پێی ڕۆحیانەتی خاسە هەم پێی فرەچیوی خاسایتر ئینسان هەم تەسکینی بە دەروون و ئینسانی و بە مەشک و ئینسانی وژمە و هەمیش بەرحاڵ تۆ قسەی کەریتە چەنی مەخلوقیوی ئەگە چوار قسە کەری دوێشا دانێ بەشا خراپە نەبوو هەر خاسە چیڕوانە باس و هینەکەی بێ باس و پرۆفسۆرە بێسەواڵە ئایا کردی و پرۆفسۆر بوو کابرا و بێسەواڵ بوو چون ماشای یونسکۆی واتەن کەس زمانی ئاڵایی نەزانۆ قسەی کەرەوە نەزانۆ بوانەوە نەقسە کرد نەزانۆ بنویس و بوانەوە بێسەواڵە منیش دوای نەپاڵوی قسێ ڕاستە بیری چی بچۆ کردەوە ڕاستە مەسەڵەن نمونە ماردۆ پێی نمونە کابرێوی دانشگا و فڵان و ئوروپای یا ئەمریکای بلۆنە دەگەیەوە ئافریقای کە چاگە سەواڵ نییە کەس ئینگلیسی مەزانۆ زوان وا دەگەی مەزانۆ دەی هەر چێگۆ پلێ و گنۆنە وار و مەخلوق و دەگاکی ینی وار و بێسەواڵەکە دەگاکی چۆ ئاڵ زوانەکەی مزانە ئاڵی زوانەکەی مزانە ژن و پیا و زاوڵە و گۆرە و پیر بەڵام ئاڵی چی مەزانە ئجا فەرز کەرمێ ئا مەخلوق و دەگەی خۆ مەجالشان نییە کەڵاسش پێ بنیا و ئاوەختە پسە سوێدی و پسە دانمارکی کلاس منیا تا یۆ زوان فێر بوو مەجال وانێشان نییە ئاڵی هەر مەجبورین بە قسەی فێرشکەرا دۆ ناشتا فێر بوو کابرا وەختی و فێر بی تازە بیان بە شەریک و ئایشە زوانەکە فێر بیان هەر چنددە گەر بە پیریژی وا بوو هەر تەمام مەبوو هام ڕەدیف و ئایشە بەرحاڵ باشمێ ئیسا استعدادش خاسا بیان بە ڕەدیف و ئایشە بیان بە بێسەواڵ ئایشە زوانەکەی فێر بیان دەی چێگۆ هەنەگەر ئی کابرا تاواش فێر بوو بە زوانەکەی بنویس و بوانەوە ئەوتە ماسوی ئی کابرا پی زوانیە سەواڵدارە ئەنان نەزانۆ دەی مەزانۆ ئیتر هۆرامانیشان عین و چی بیایتر هۆرامانن منێ و کە مەسەڵەن ملوو زوانی هۆرامی مەزان و هەر هاو قسەش پێ نەکرد دەی خاسە ئەڵایچم کە سەواڵش نەبێ هەر تاوی قسەش پێ نەکرد و تاتێکم سەواڵش نەبێ هەر تاوی قسەش پێ نەکرد و بابایچم تاوی
بەڵام ئەی چێژ چ فەرقێوە قسەما سەر زوانی هۆرامیە هۆرامانن ئەی چێژ هەن وەڵام من دانشگا و تارانی دەرسم وەڵام من بێسەواڵ بابا تۆ دانشگا و تارانی وەردە دوا و نمارەش پیلانە ئێمە چێ هۆرامان نەقسی کردنی جەماعەتی وهانەی زوانی و مزانات توش زوانەکەی مزانی نویسەی وانای پازوانیە ئاڵی مەزاناش پەنەش ئاماچا بێسەواڵی ئە توش مەزانیش عیب نێون و ناڕەحەتیش مەبە و بە ئیمانم بێسەواڵی ئەچی بابە تۆ ناکەس باقی منکر و چێوەکاتری نییە تۆ فەرسەفە وانان و چشڵوانان و جغرافی مزانی ئاگەڵجە تاریخیان بڕێزا من ئانە ئیسە یەک ساعتی تەمامە ئینانا خزمەتی شومەنە باس و ئانەچە کەرە کە تەمام و زوانەکە دنیایش پێشە هەن بە زوان و شەبنووس ئاری وەڵا کاکە تەها تەمام و زوانە دنیای پێشە هەن بە زوان و بۆ شابنووسە ئەو خوێنەر قسەی هێنە بێنێ کاکە ناجی مامۆسا دەمەوەش گرفت ئانەن چی باخانە مەسەلەی زوان و زوانشناسی چەنی سیاسەتی کوردایەتی تێکەڵە بێنە گەرەکشانە گر زوانی خزمەت و کوردایەتیە بۆ پێی دزی و تاڵانیەکەیشە ڕازماچی کاکە دکتۆر ناجح ڕازماچیمە باس وانێما کرد بە داخۆ کە چێوەکە چامننە بەدا ئاخر ئاڕوە کە بوش ئاما ئەو سەدامش وڕنا من پێسە ئاروی ڕێگای هەر ئەپێسە پشتە و ئیداتایەنە و تەلەڤیزیۆنەکانە خەریک بێنێ قەدەم بە قەدەم هەنگام بە هەنگام چەند لەشکەرەکەەوە ئەمریکای بینێ باوەڕ تا بۆ ئاوەختە یار و سەعدیەکە بێ سخەنگ و حکوومەت و باسی بێ سەرهەنگی و بێ ئەفسەر و بێ قسەی کەری بەیانی دی جم بوونە و بەیانیە قەڵباشۆ نەکوشتی شازانە شادخوا بێچارە هێنا من چەمەوە بێنێ سەربازەکی چۆ ئاوەکی بە ئامە ئێڵ سەر و بەرزایە کۆنیشتە بەراورچی چوار نەفەر نێسە کوشتنی بنانە بەرمیشا فڵانکردن تا سەربازەکە ماچۆ قسەکرد تەمام بەزەرە بێ زەحمەت خاصە ئەی حاڵەتە کە بەری کرد پێشمەرگە و یەکێتی و پارتی و بەرحاڵ مەجموعە و پێشمەرگا و نەکەی بەغای گر بەسێرە وار بابەت تا شیویا شاوەنەینێ هەر هۆرامێ هەر هۆر پڕێ خۆ بنەڕەتی و نەکریە بنەڕەتی وەژ نەبی نە دیموکراسی مەرزیارە نە حقوق و ژەنی دریە نە موچە و نازان و فڵان هەرمانەش کریە نە اقتصادی وی ڕێک و پێک بنەڕەتیش نریە نە حەقی چانیە بەبا هەم ئەو سەرینێ نەزانی نیشتەنە هەم ئیوارینی نەیە بشان نەزانی نیشتەنە ئیجا چینەیە خراپتر چیشیش بێ کاکە سەرنای دریەوە نە دەهۆڵی ژنیە کانە ئیتر دنیا ئەو پەرشا ئیتر کەس خراپە و ئی سیستمیە نەواچۆ ئینە هێڵەی بێتۆکڵا ئەزمونە هینەکەمانە ساواکەمانە ئەزمونی ساوا سەر ژیاوا 26 و 27 و ماڵان و هۆربەس پیربی هەرمانی بەش نەکردە پۆکەتەی جەمەسەلی کەرکووکیەنە پار ڕەحەتە ئاوی کریانە چێرش ئیجار جارجار یەخی مەخلوق و کورسان و عێراقی گێرا مەخلوق ماچە مەخلوق و کورسان و عێراقی جەنگ مەکەرۆ ئەریبرا چیش کەرۆ مەخلوق و کورسان و عێراقی بەنەزەر من پۆکەتەی جەنگ مەکەرۆ تەجروبەشن هەر خاڵانە و فڵان یا سەنگەرێ منە دوی نەفەر منیشارە یۆشا مەسوول بوو یۆشا پێشمەرگەی سادە بوو پێشمەرگەکە پەرسۆجە مەسوولەکەی ماچۆ ئەرێ ئی جەنگە پێ چیشیە ماچوو وەڵا بوونوانێ و 4 پسە تۆ کوشیا و 2 پێسە من نەجات شاو مەسوولەکە ماچوو 4 پێسە تۆ کوشیا و 2 پێسە من نەجات شاو ئەویش قەسەم وەرۆ مەکەروش مەخلوق و کورسان و عێراقی ساڵیانی ساڵ ئەمزانۆ کەردش ئەلبرا من شەیڵ بێنێ دۆڕۆ مەلام سەفای کەردش لەبێ گڵۆ دەبابەیێرێ کابرا دەستش سوتی بینی ئاما نۆسوڵە من لا دکتۆر سالاریۆ متەرجمش بینی دەستش درێ سوتێ بینێ بەلولێ ڕەشاشە و دەبابەی گرتێ بینیش و دەستش سوتێ بینی
دەچیمە دیشە ئاوی کریانە چیر و ئاژ بەتاڵ و فڵان و زاوڵی مەسوولا هەری و مەملەکەتێ وەرە و بوونە و جوانە ئاوەتی چەند فۆتیە دەی وەختاری و ئائینەمێ ئی وەزیەتەیە کەرو دەخۆ تۆ دان لە ڕیشە و مەسەلەکی سەر و مەسەلی زوانی شەر ئاوەتە هاواری مامنی با بەگیان دێت و کار و کرە بە مەخلوق و هۆرامانی یەکێتی نیشتمانی مەخلوق و هۆرامان پەشتە جب هاوتۆن ئاخر تو وارۆ عیبادی بارۆت و چۆلاوە پارتی و تورکیە بارات تۆ ئەی کۆگەملی هەر ملیۆ کەشەکە هۆرامانی دەی مردم پردەکە پەشتە سەرش مەوڕن و اینە پێسە هاوماڵی دەی پێسە علمیش با بەگیان من حەج و ئاسم با منی قسەمە نەکردی بوو توش نەژ نەوێ بوو لەوە شوونی شێرە قوجاجا کەسی وشان کاکەی فەریدی ئەسەسەر قسەی کەروبا بەدە کەسی وشتان دەی ئانەیە کردی بە چی فێمە من تەوێڵیم ویرە نە بابا تەوێڵی شارێ بەچ منە من تەوێڵیم ویرە نە تەوێڵی ئینی بێ ئالو وێرەگا کاکە ئاکوش مەطلبی وژنیانە ڕەجە فەیسبووکە نەسەر و تەوێڵێ کە نەتەوێڵی منە و نەتەوێڵی ئالی ڕازماچی دکتور ناجا ڕازماچی دەیتر جەمش کراوە بۆ بە کوردایەتی و کوردایەتیکەی سەرشتیان خۆمەوە چوو بابا کابرا سەر خۆ کوردی نێوە جواب بەڵام علمی بێوە جواب ئەری بابە تا کەی ئێمە گەرەکمان بۆ هەر بە شێوەی کۆن نەوەشیەکانمان دەرمانی کردمێ ئاخر ڕۆزگاری و بێ من ئەژنی مەدانش من ئەژنی ڕۆزگاری و بێ پاسە حکوم بێ ذهنیەت چامێ باچێ پیسی بە پیسیۆ ملو من نەڵیم بەڵام ئەژنیم تا تێم پێ باس کرد ماچۆ هەر سەر و ئینەیە پیسی بە پیسیۆ ملو کابرا سەرش زەخم ژاردە بێ ڕێقنە شاگرتە نە عەفوونەتش کە بابایەتی خۆ سەرش مسینیج بوو هەر فۆتیۆیتر ئەتو گەرەتە کوردایەتی کەری هەر بە کۆن بە شێوەی کۆن ئەی کوردایەتی یانی ئانە زوانی هۆرامی بەرەنە مەدرسە با بوانۆش ئەی کوردایەتی یانیانە دەسەڵاتە بە مەخلوق و هەڵەبجەی و شارە زووری بالاخەرە پتاوانانەکەی بەشکەرە ئاوەتە وەتی مەخلوق دەسەڵاتش بیدلینە مێ جەنگی چڵ پێکەرەوە ئەری برا منینە نەسوێدنە ئینا قۆڵ بوو هەر دەیەقی و هەر سانی و ئی مەملەکەتە بێوا چۆنپەنە سیامەندی هۆرامی شەس و ئاندە ساڵ تۆ ئێشە و فڵانە حەمنا نگاباننی قەرارە رووسیە بێ سەرما بە وجدانم یەک و دوو شوێمە کرد مدوو ئامانە ئیگە زوانم ئازاڵە بەرگم ئازاڵە خوراکم هەن مەزان و لیباسم هەن دکتریمە هەن دیارە تاریکا و دوورا و قۆم و کەسێنیانە و ئیگردە دەردی سەرێ هەنێ و فشار و کاری فرەن و فڵان بەیاگی وش بەڵام منیش پێسە کابرای سوێدی حرمەتەوە مانێتر پۆکەتێ من ئەچی سنعێنە یاوانە ئاگە مزانوش چەند ئازان ئابەراوەر و سەردایەوە بەڵام هەر مردوو دەی دەلیلە شێشەنە تۆ کورسانی وەنە سیاست کەری جوانەکە ئارە هۆرزوو مازوو جیا هەر پێی نیشا مازوو جیایتر ئەتۆ وەششکەرە چی مازوو جیا کوردایەتەکەش شەڵای کوردایەتەکە چیان ڕێک و پێک کردێ کوردایەتیش هەر بسەنە پزیشکی پێسەنە پزیشکی پسەنە حەسابات تری علمایتر علما ئەگەر علم نابوو بە علمی جواب و مەسایلی نەڵێەوە دەبرا هیچ سەرمەگێر و هیجاگی مەیاوی ئێمەم شوبتامی گرمێڵانێوەنە گەهر من درودەوم بەڵام باسش کەرە گرمێڵانێوەنە بتاومێ جواب و عالما دەیمێ کتێبی ئەمتاوە چەوەڵ نیشانە دایدێ دەیبا بتاومێ سەرش باس کەرمێ باچین بابا کابرای پرۆفسۆر ئینە تەنویسن سەر زوانی ماچی زوانی هۆرامی زوانە دەی
نه ئای نامی هیچ نەبردن وا چەما یەخیمان نەگیرا ئای چێوەژدان کە زوان و منی جەرحەت مڵۆ بە من کە وا زوانی هۆرامیش وا هوو زوانە و ئۆپەر زوانش دەیبا ئەگەر غەڵەتیشکردن ماچمە غەڵەتیکردن نەک هەر با جۆرێ و قسەی کەرمێ فلانە کەسی وەشش بێ چەند ساڵی چێوەڵ من کتێبێوەم نوویس پێی کڵاس و یەکی وڵا کریوە چوو 20 ساڵی چێوە کتێبەکە ماوەش بەرد چون مەشیە کتێبەکەی منویسی تومشی و کتێب و کڵاس و یەکی منویسی حتممە تا شارەزێن دمش و کەمەوە دەستش پەنە کەری و تا بەرە پەرە بسانەوە ئەسا حرفی یەکەمە مشو جەسادەیەوە دەستش پەنە کەری و حرفی دووەمێک یەکەمیشە چەنە بوو یەرەمیش دووەم و یەکەمش چەنە با ئەپی تەرتیبە تابلی سەر کتێبم وەش کرد مەطلبی چم ئاردی بینێتە سوێدەنە کتێبخانانە گێڵێنی مەطلبی وەش یارێنی تەرجمەکردنێ و بەرحاڵ کردن شابە هۆرامی و دەردە و چێوەکەی بوەرا و چێو بوو چامە بە لاتینەکەی چش نوویسمەوە قەرابی بیاون مش چاپ برادەری و ماچۆ من ئەینەکاش ڕسمەکاش کیش و نەقاشی کرد وڵاتم دێفرەخاس برادەرە نەقاشیش کردی دوێ دانی و هەناری ونڤیرە هەناری عەنتی جا نەقاشیش بێ واقعا ڕۆژ ئاما ماچۆ فڵانە کەس مێمانم بیەن باسما کریان سەر بە حیزبێ وێ یوجە مەسوولەکە واتە نەکەری نەکەری نەبڤەن وڵایەتن نەکردش و کتێبەکەی مەج ئەڵبەتە نەک بۆنوانەیە کتێبەکە ئێتر شرایەتی هین کرد سۆدما و هەر چامەن پسە کاغەز قسم سەروانەیە بێ سیاست با کری و مشیوچ کری و بەڵام بێ سیاست مشی و زانستیان نەکری و علمی کری و ئیتر هەر بە شێوە و کۆنی دەی مەکری و ڕاستەڵگەرەکەنە من گەرەکەم بۆ سیاست پاسە کرد و کە تاتێم پێیان نارە مەکری و نەکریە مشی ڕووبەوەەر بوو تەکامڵ پامانانە من جە شارەکەی ئەفرین چەنە باس کردما چوو من بەش و جە چەرخی ڕووبەوەریەنە ینی چەرخی ڕووبەوەریانە تەکامڵ ئێڤلوخوم بەرحاڵ بەڕێزی تازە تەشریف شاردن خێر بێت سەر چەما شەوێ وەشە تا بۆ من ئیتر حەز کرد و خزمەتتانە بوو بەڵام ڕاستەڵگەرەکەن دەی شەرموانەش گیرم کە قسەم تکراری نەباوە و یانە تاوا بوو ئەگەر باسی و پەرسوێ تازینیە نەبا یانەکەی بزمێرە بلمێدەم و کاراتەری ماوە بەڕێزیت جا من ڤیدیۆکەش هەر منیە وەرە ئێتر وەشەویستی کە تەماشەش نەکردن تاوا تەماشەش کرد شەوە تا وەشە بوو یانە تاوا بوو مان نادیم ئەگەر شمە تەشریف نەبەردی من هەر مەجبورم دێتەوە بشوورە یان تاوا بوو سڵام و خانەوادەی تیابیان دێ ڤیدیۆکەی منیە وەرە کردی و تەماشەش کردی